بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم طهر قلوبنا من النفاق، وأعمالنا من الرياء، وألسنتنا من الكذب، وأعيننا من الخيانة. آمين. بەڕێزان و خۆشەویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵین توانیمان جارێکتر بێنەوە خزمەتی عزیز و خۆشەویست لە پارشێوی سیانزەهەمینە لە پارشێوەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز لە بەرنامەی پارشێوی پەیام. خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ کە بتوانین بەردەوام لە خێر و خۆشییا بین و دوور بین لە خراپە و گوناه و تاوان. بەڕێزان و خۆشەویستان، قسە و باسمان تەکمیلە و تەواوکاری بەرنامەی پێشووە. لە شەوی پێشووە باسی ئەوەمان کرد کە ئینسانی موسڵمان لە مانجی ڕەمەزانە کۆمەڵێک شت فێرە بێ. یەک لەوانە هەوڵەدات مراجعەیەکی باشی خۆی بکا، بە تایبەتی دڵ و دەرونی پاکا و چاکات. ئەم چاکسازی دڵ و دەرونە لە بەر گرنگیەکەی کە شتێکمان لێ باس کرد لە بەرنامەی پێشوە وەکو کراوە بە زانستێکی سەربەخۆ. یعنی هەندێک زانان کردویانە بە زانست و چەندین سەرچاوەی لەسەر نووسراوە کە ئینسانی موسڵمان پێویستە تا مردنی وەکوترێت تا ئەو دەقەیە ڕوح لە بەریایەتی تا ئەو دەقەیە ئاگداری دڵ و دەرونی بێ. جا ئێمە گەیشتینە ئەوەی کە چۆن ئێمەی موسڵمان توانین بگەینە ئەمە، یعنی چۆن ئێمە من و تۆی موسڵمان بتوانین خاوەنی دڵێکی ساغ و سەلیم بین کە ئەوە لە هەرچی سامان و سەروەتی دنیا هەیە گرنگترە. چونکە قورئان وامان پێ فەرمێ، خوای پەروەردگار وا فەرمێ لە قورئانە: يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. خوای پەروەردگار فەرمێ ڕۆژێک دێ کە ماڵ و سامان و سەروەتان ئیسفادەی نییە مەگەر کەسێک خاوەنی دڵێکی ساغ بوو. واتە ئەگەر خاوەنی دڵی ساغ بوو بێ، ماڵ و سامان و سەروەتەکەیش ئیسفادەی لێکا، نەوەکانیشی ئیسفادەی لێکا. بۆیە لەم ڕۆژگارەیە گەیشتن بەم دڵە کارێکی زۆر ئاسان نییە. ئینسانی موسڵمان پێویستە بەردەوام لەم کۆششکردن و جیهادکردن و ڕوبەڕووبەنە و سراعەیە دەرچێ، یعنی بتوانێت پارێزگاری لەم دڵە پاکەی بکە. و باسی ئەوشمان کرد کە زۆر جار شەیتان فێڵمان لێکا لە ئێمەی موسڵمان کە ئیدعای ئەوەکەین دڵمان پاکە، بەڵام کردەوەکانمان زۆر پێچەوانەی ئەو دڵپاکیە کە خوای پەروەردگار داوای کردووە. دیارەوە کوتراوە کردەوەکان ئەو کردەوانەی کە ئینسانێکان نیشانەی ناخێتی. بابزانی ڕێگاکانی گەیشتن بە دڵی ساغ و سەلیم چیە؟ یەکەم ڕێگە کە ئینسان بەهۆیەوە ئەبێتە خاوەنی دڵێکی ساغ و سەلیم ئەوەیە کە ئیمانێکی ڕاست و دروستی هەبێ. ئیمان بچێتە دڵێەوە، چونکە زانایانی ئێمە وایەن فەرمۆ. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ: من بە خزمەتی زیاتر لە 1000 زانا گەیشتوم، پرسیاری ئیمانم لێ کردوون، پێناسەی ئیمان لە زانایانی کەڵە زانای ئیسلام، لە زانایانی سەردەمی زێڕینی ئیسلامە، و تویان قەول و عەمەل. ئیمان بریتێ لە وەکەوترێ گفتار و کردار، دوایی وتویانە قەول القەلب واللیسان وعەمەل القەلب والجەوارح. ئەم ئیمانە ئەبێ لەگەڵ عەقڵا لە دڵا بێ. زۆر جار خەڵکێکی زۆر لە وڵاتی موسڵمانانە لەو ڕۆژگارەیە ئیمانەکە لە عەقڵیان هەیە، بە عەقڵ ئەڵێ خوای گەورەم زۆر خۆشێ، بەڵام کە سەیری کردەوەکانێکی ئەوە نییە خوای گەورە داوای کرد بێ. ڕاستی شەکا ئیمانی هەیە، بەڵام ئیمانەکەی لە عەقڵا نەچۆتە دڵی، ئەو ئیمانە نییە کە خوای گەورە داوای لێکا. بۆی ئیمانی ڕاست و دروست ئەبێ لە عەقڵ و لە دڵا بێ، لە زمان و لە کردەوەیە بێ. ئەبێ وەکەوترێ ئینسان چوار هێزی هەیە، ئیمان هەر چوار هێزەکەی ئینسان بگرێتەوە. و ئەم ئیمانە گەورەترین سەروەتە بۆ ئینسان. خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ: قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم. ئەی محەممەد عەلەیهی سەڵات و سەلام پێیان بفەرموو ئێوە نرخ و بەهایەکتان نییە لای خوای پەروەردگار ئەگەر ئیمانتان نەبێت. دوعا لێ بە معنای ئیمان تەفسیر کراوە. کەواتە ئەگەر ئینسان ئیمانی نەبێ، بیر و باوەڕێکی ڕاست و دروستی نەبێ، نرخێکی نامێنە لای خوا. لە کاتێکا مرۆڤ زۆر بەڕێزە لە لای خوای پەروەردگار، مرۆڤی خۆشەوێەوە ڕێز و حورمەتی تایبەتی داناوە بۆ مرۆڤ. مەخاڵی یەکەم کە ئەم ئیمان و عەقیدە پێویستە ئینسان بەردەوام پارێزگاری لێ بکات. بۆیە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لە دوعاکانیان وتویان: اللهم إني أسألك إيمانا دائما.
خوا ئیمان و بیر و باوەڕێکی بەردەوامی پێ بەخشی چکە جاری وایە کەسێک ئیمانەکەی هەیە چەند ساڵە بەڵام بڕ ناکاوە گیا وەکو پێویست نایبە یا ناتوانێت ڕوبەڕووی گرفتەکان بێتەوە. ڕێکاری دووەم لە ڕێکارەکانی بوون بە خاوەنی دڵێکی ساغ بریتێ لە گرنگیدان بە زانست و خوێندن و خوێنەواری بە تایبەتی زانستی وەحی، گرنگیدان بە قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، تێگەیشتن لەو زانستە پیرۆزەی کە خوای پەروەردگار کردەتی بە خەڵات و دیاری بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و شارەزابوون لە بنەماکانی دینداری. ئێش خەڵکێکی زۆر هەیە نازانێت خوای پەروەردگار بۆچی دروستی کردووە، نازانێت قورئان باسی چیەکە. قورئان نەک هەر لاپەڕەیەکی، نەک هەر ئایەتێکی، نەک هەر ڕستێکی، هەر کەلیمەیەکی چەندین مانا و مەبەستی گەورە و گرنگ لە خۆگرێ و سنەتی صحیحی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام هەروایە. لای ئێمەی موسڵمان بەپی ئایەتی قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیچ فەرقیان نییە لە ڕووی بەڵگە بوونەوە. یعنی چۆن ئایەتی قورئانە فەرمێ نوێژکەن بەڵگەیە، فەرمودەیەکی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێ سەر فترە بن هەر بەڵگەیە، هەر بەڵگەی شەرعی هەر موسڵمانان بە درێژایی مێژوو ئیشیان پێکەڕ وای لە ناومانە، تاوەکو ئەوەی کە بەڵاو موسیبەتێک هاتوۆتە سەر موسڵمانانە کە شتی تر وترا. بۆیە بە ئەندازەی گرنگیدان بە زانست و زانیاری ئینسان ئیمانی بەهێزە بێ لە قورئانی پیرۆزە. خوای پەروەردگار بە خۆشەویستترین کەسی خۆی کە موحەممەدە عەلەیهی سەڵات وسەلام بە خۆشەویستترین دروستکراوی خۆی کە موحەممەدە صلی الله علیه وسلم پێی نەوتوە داوای زیادکردنی شتێ بکە جگە لە عیلم وەقول ڕەبی زیدنی عیلمە، چونکە زانست و زانیاری وەکەوترێ پێش قیامەت بۆ دنیات ئیسفادەی لێکی و یەکێکە لەو ڕێگا باشانەی کە ئینسان بەهۆی دڵی خۆشە بێ. هەتا مناڵێک کە تەماشای مناڵەکانی خۆمانکەین کە ئەچێ بۆ مەکتەب فێری خوێندن و خوێنەواریە بێ، ئەو ڕۆژەی کاچێ بۆ مەکتەب دڵی خۆشترە لەو ڕۆژەی کە ناچێ. لە کاتێکا زۆر جا لەو خۆشیری ناڵێسێنی و ئەوانە جانتایەکی قورسەدات شانە، بەڵام کە ئاچێ پێی خۆش ئەگەر تەبیعەت و سروشتی نەشێوێنرابێ. بۆیە بە ئەندازەی گرنگیدانمان بە زانست و زانیاری دڵمان پاکتر و چاکترە بێ و ئەگەر کەسێکت بینی خەریکی خوێندن بوو قورئان و سنەت و بەرنامەی خوای پەروەردگاری ئەخوێند بەڵام زمانی باش نەبوو، تەماشاکردنی باش نەبوو، گوێی لە کاسبی حەڵاڵ و حەرام نەبوو، ئەو عیلمەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی خوایە پەنات پێگرن بە عیلمی غەیر نافع، بە عیلمێک کە سوودی نییە. خاڵی سێیەم، ڕێکاری سێم لە ڕێکارەکانی بوون بە خاوەنی دڵی ساغ دڵسۆزی و ئیخلاسەکەیە کە لە پارچەوێکی تایبەت هاباسمان کرد پەیوەندیەکانمان وەرگرین. باوچی ساڵح لە سلێمانی فەرموو باوچی ساڵح. فەرموو باوچی ساڵح. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاه. سەربەرز بی برای من. وڵی سێ پرسیار مەبوو لە خزمەت دایم. یەکەم پرسیار ئەوەم وایە دوکانێکم وایە معاملەی قورس بەڵێ مشتریەکە کەیە بە هەر شیعری پێی بڵێ مناقەشە زۆرەکەوە زۆر قورسە ئەمە یەک. بەڵێ حەدی چی لە ڕووی شەرعیەوە ئەمە یەک. دووەمین چاوم لەسەرە یامی لەگە پارەیەکی بەبەلات و نەیناسی پارەکە چی لێ بکەی قەزار ناد. ئەفوو باوکی ساڵحێک تۆز دەنگ هەڵبڕی پرسیاری دووەمت. پرسیاری دووەم دوکان چاوم لەسەرە چاو. بەڵێ چاوم لەسەرە ینی شتەکەم و زەرەرەکەم. دووەمین سێهەمینیشان ئەگەر معاملێ پارەیەکی گوبێ وەلاو نەیناسی چی لێ بکەی قەرزار نابی. چۆن ئەگە پارەیەکی لە معاملەیەکا بێ بەلاتەوە بڵێ بەڵێ چی لێ بکەی قەرزار نابی. باشە ئینشاڵڵا وەڵام تێوە بەسەر چاو داماوەسە گەر لە ڕووی شەرعیەوە وەڵام بە دووزانم حەدیث چی ئەوسێشتە. ئینشاڵڵا خۆی گەورە ئاسانی کا بەسەر چاو دەست و خۆش بێ. چاوەکەم خۆی گەورە بتان پارێزێ. ڕێزمە بۆ بەرنامەکەش. خوا ڕێزدارە کابراکەم. چاوەکەم خۆی گەورە سەربەرزەکە. دایکی یا باوکی عەفوو فەرموو دایکی ڕەهێڵ. عەفوو باوکی ڕەهێڵ فەرموو. باوکی ڕەهەند فەرموو باوکی ڕەهێڵ. مامۆستا یەک تۆز لە تەلەڤیزۆنەکە دوورکەوەرەوە باوکی ڕەهێڵ بالێت حاڵی بم. مامۆستا گیان فەرموو.
لماڵێ شەوەکان زۆربەی شەوەکان پێش ڕەمەزانیش دایکم یا باوکم یا خوشکم یا برامیان حتا کوڕەکانم کە قسەی دەکەن بە قسەکانیان دڵم تون دەبێ بەدەستخۆم نییە وەکەوەی من غەریب بم لە ناویان وەکەوەی کۆی دەبم وەکەوەی بنەوعێک سەیرم بکەن بە قسەکانی کەس و کارم دڵم تون دەبێ. یا ڕەبی خوای گەورە دڵی خۆشکە ئینشاڵڵا وەڵام تێمە بەسەر چاو وەڵامم دەوە ئایا حەلی من چییە ئەمن بڕۆم لە ناویان ماڵەکی بەتەنێدانێن حتا ئەگە خیش نەکەن حتا ئەگە قسەکانیان لە زدی نیشنەکی بە قسەکانیان دڵم تون دەبێت کە سوکاری خۆم ئەو باوکمە ئەو دایکمە ئەو برامە ئەو خوشکمە ئەوە کوڕمە دڵم زۆر تون دەبێت بە قسەکانیان. خوای گەورە دڵی خۆشکە ئینشاڵڵا ڕێنماییتەکەین بەسەر چاو تا چاو باوکی ڕەهێڵ. كاقدارة لعربت فرمو كاقدارة مامۆستای بەڕێز السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا دایکێک کچێ گەنێرێ بۆ ماڵێک ئەڵێ بڕۆ کچم بڵێ بازی فاتم دایکم ئەڵێ کوڕی نەورێ هێڵەکەکەم باتێ کچە چێتە بەر دەرگا لە دەرگایە بازی فاتم یێتە دەرەوە کچە حرفی لەسەرا نامێنێ ئەڵێ بازی هین دایکم ئەڵێ هینی نەورێ هینەکەم باتێ یەکسەرە زانێ هێڵەکەکەیاتێ جا منیش ئاەتەکان ئەگەر بە تەفسیلی نێڵێن بەڵام ناوە ڕووکەکەی لەبەر چاومە بەهەشت و جەهەنەم چۆن برژانمە بێنم ئاوای بێنم مامۆستاگیان ئەشمانە هەموو قورئانی لەبەرە بەخوا پشیتەڵی حرفێک نازانێ بکە ئاەتێک نازانە جا گوێ لە مامی خۆگرە باوازەوە بێنی نەبێ بە نقطەی زۆڵ بۆ من بەڵێ تا حەبی بەڵێوین فەرموو خوای تبارك وتعالى فرمي ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون يكن برقة غيبة مع موساكاني مزقوك لخطبة قساكن قساكانيان كاريجر بقات الدو فقط زاني فتوهيزين ببا بستوبين في حالي بيت إيمانك قائم تربية إيمانك تشت الدليوة لسر غيب قساكن كالد زيمك دعاء والرقيبة بكار بيني علي أول مالي شوكا خواي قوري فرمي كثير خوي بدواميان خواي قوري دوان بن سيميان خواي قوري سفار بن توار يجميان خواي قوري أما عالم الغيبة أجابوا موضوع دل حضرت إبراهيم أفرمي خواي جامبيان بلا شو مردوزين وكيتو خواي قوري أفرمي أليس أسلم شري كلمة كنا أفرمي أليس أتو إيمان بله دەست خۆش بێ کاک دارا خوای گەورە بتان پارێزێ ئەگەر بۆم بنووسن باوچی سیدرا لە قەسرۆک فەرموو باوچی سیدرا. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس بەڕێوەتێکی مامۆستا بەڕێوەتێکی خۆشە. خوای گەورە سەلامەتتان کە فەرموو براکەم. سەیدە بەس سەرەکەی. بەڵێ؟ بە پسەرەکەیە. فەرموو برای من فەرموو. ئەگەر قورئانێک وەکی خوێنم دلێ خۆدا خوێنم درست ئەوانجی دەرەمرێنی بێتەوە بچێت. چۆن؟ ئەگەر قورئانێک بخوێنم لە دڵدا درستە بخوێنم دڵدا؟ قورئان؟ بەلە. تێناگەم لە پرسیارەکە یەک تۆز دە مۆبایلەکە دەم دوورکەیتەوە بێ زەحمەت. ئەگەر قورئانێک خوێنم. بەڵێ؟ دڵدا درستە دڵدا نا کوبڵتەگی خۆ بڵین کە دڵدا بخوێنم. بێلێ بێنە بچێن. بهورە وەڵا وازح نییە پرسیارەکەت. زمانجی قورئانت خوێنم. باشە قورئان بخوێنێ ئێ؟ دلێ خۆدا بخوێنم دلێ خۆدا نا دەنگی خۆ بەرز بکەم درستە؟ ینی هەر بە دڵی بێ بە زمانی نەبێ؟ بەلە. ئینشاءڵڵا وەڵام تێمە بەسەر چاو. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشە باوچی ڕەحمان لە کەناروێ فەرموو باوچی ڕەحمان. نهر وخۆم کاک ڕەحمان فەرموو برای من. ڕای خوا لێرە مامۆستای. عليكم السلام ورحمة الله وبركاته. ڕاداوام لە جەناتان هەیە گەر مامۆستای ئاینین نەخۆشێکمانەیە دوعای خێرمان بۆ بکەن و داوات لە مامۆستایانی بەڕێز دەکەین ئەوانەی کە ئیمام و خەتیمن دوعای خێرمان بۆ بکەن بەرەتیری جمعە. یا ڕەبی خوای پەروەردگار شیفای بۆ بنێری ئینشاءڵڵا بەسەر چاو. دەپشێنی بۆ خوارەوە کار ناگە بڕون مە دەوار مامۆستایان یانی دوعای خێرمان بۆ بکەن ئینشاءڵڵا بە ئیزنی خوا.
وأجور اللي بالله مسي بالله تندر ئامین ئەجمعین خوای گەورە شفا بۆ ئەو نەخۆشەتان بدێنێ لەبەر خاتری اسمی عەظەمی خۆی. بقربان أخوان لك سەد چاوم برای من سەد چاوەکەم. ئەو بەڕێزەی ترمان لە سەیسایە قەوبا بفەرمێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. براكم. أخوة سلامة والله ما صدق عزتني بس معنا. كاك حمزة جيان فرمو. بس ما صدق ما وصلن مزبوط اللي ما الهم يقولن اللي ترى أتى مع الصبي تبين في شباب بدنا مزبوط اللي ولا دروس بتشلون مزبوط. شون كاك سي حمزة؟ ما صدق اللي مزبوط اللي ما الهم اللي ترى أتى تبين كواكب. بس مزبوط اللي ولا بلا حل معنا تقول لا تروي أتى اللي ترى أكمل كل دروسه. تينا قبل برسالة حمزة عفو. بلندا مزبوط اللي ما فينا مزبوط. بله. بلند ترى أكمل مسافته درن كواكب. درن كواكب. أنا مزبوط اللي ولا أنا بلند. بديت تركي لما يجي ترى أكمل. أما بس سبب شيء بو مزبوط يشيتر. بلا. إن شاء الله والله متيبة بس تشاو. بس تشاو بلا كم. تشاو كم. كاك محمد لاستيماني باب فرمي. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سعيد درباري كومل خلطي مثلا أسيبو حمراء. باشا. سالان أشون بلين سالان أشون مثلا لو كنا شون زكاة اشتيان هو رجع زكاة يعني بلان آية تكأسن زكاة يعني فيه باش إن شاء الله والله متيبة بس تشاو. لا رسول الله صلى الله عليه وسلم. خوای گەورە بتان پارێزێ براکەم. بەڵێ. وەڵامی ئەم بەڕێزانە بەمەوە باوکی ساڵح لە ستێمانی ئەڵێ دوکانێکمان هەیە مامەڵەی قورسە دیارە ئەوێ بیفرۆشێ وای لێ حاڵێ بم مامەڵەی قورسە هەر کارێک لەسەر قورس بوو باشترین عیلاج بۆی دوعایە بەڵام ئاگایشمان لە واقع بێ بە ڕێزەکانم ئینسانی موسڵمان پێویستە ئاگای لە واقع بێ لەو ڕۆژگارەیە مامەڵەی خان و زەوی و دوکانوانە لە وڵاتی ئێمە نەک هەر ئەوە هەر بەعام بازار وەکو ئەوترێ کزە بازار نییە وەکو پێویست نییە ئەو بەهۆی وەزع واقعەکەوەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئینسان دوعا بکە و هەر کاتێکیش دوعامان کرد ئەگەر ئیشەکەمان بۆ نەبوو بێتاقەت نەبین سار نەبینەوە لە دوعا و دڵنیا بین لەوەی ئەوەی خوای پەروەردگار بۆی داناوین چاکترن بۆیە خوای گەورە لە قورئانە فەرمێ وعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا جارێ شتێکە پێ ناخۆشە بەڵام زۆر خێری تێدایە لەبەرەوە ئەکرێ باوکی ساڵح تۆ پێت خۆش نەبێ بەڵام خێر لەوە درەنگتر بیفرۆشی ئەوەی کە چارەسەری شەرعیە دوعاکردنە و ئاشکرێ جار جار ئەگەر خێرێکی کەمیش بێ بەو نیەتەوە کە خوای گەورە ئیشەکەت بۆ ئاسانکە بەتایبەت ئەو دوعایە بخوێن اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا یا ئەتوانی لە کاتی سوژدەیە لە نوێژی تەراویح و سونە تا دوعا بکەی خوای گەورە بۆت ئاسانکە لە پرسیاری دۆم حاڵی نەبوو بەڵام پرسیاری سێمت لە کاتی مامەڵەیە پارەی کەسێک بکەوێتە لاتەوە خەڵکی جاری وە بیرەکەیتەوە 10 ساڵ پێش ێستا یا 20 ساڵ پێش ێستا لە مامەڵەیە پارەی کەوتۆتە لە پارەی هەر کەسێکە لە لابوو فەرزە بۆی بەریتەوە گەر خۆی مابێ یان نەوەکانی مابێ بیناسی نابێ شەرم کەی ئەگەر شەرمیشت کرد یا زانی تووشی کێشەیەکە بی لە ڕێگەی کەسێکەوە بیگەێنە دەستی بۆ منە دراوسەی منە بیە بە من و بڵێ ئەو پارێن بۆ بگەێنەرە بە فڵانە کەس بڵێ کاتی خۆرم پێش پێ خۆشە خۆ نایە پرسیارکە بڵێ چییە بوو چۆن بووانە ئەبێ بە هەر ڕێگایەک بۆ بیگەێنیتەوە دەست خاوەنەکەی هەر پارەی هەر کەسێکە لابوو چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام مەفەرمێ خۆتان پاکەنەوە لە دینار و درهەم پێشەوەی ڕۆژێک بێ دینار و درهەم نامێنێ لەبەرەوە ماڵی هەر کەسێکت لایە خێرا بووی بجێڕەوە ئەگەر نەتناسی نازانی کابراچی لێ هاتەوە چیتە دوکان لەوێ نەما و نایناسی و ڕەقەمی لانیە ڕەنگ بێ سەردەم بێ ڕەقەم و شتە نەبوو بێوە نیە لەم حاڵەتەیە بۆی بکە بەخێر كاك محمد لا هولير فرمو السلام عليكم مامسا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامسا بريت. سربرز بيقاق محمد جان. قدرش تسوى. آمين أجمعين. سلام والله مامسا بدو بسيار بردار أجل فرمو.
فەرموو براکەم. سپاس دەکەم. وەڵی مامۆستا دۆستێکمان وەزعی تەواوی نەخۆشە و نەشتەرگەری بۆ کراوە. بەڵێ. داوای یەکەم جار دوای دوعای خێری لێ بکەین بە هەموو لایەکمان. خوای پەروەردگار ڕەحمی پێ بکا و کاری بۆ ئاسان کە. بەڵێ. ئامین یا رب العالمین. جا مامۆستا وەزعەکەی وەزعی مادی وانە نەشتەرگەری بۆ کراوە لەگەر چەند دۆست و برادەرێک هەستاینە هاوکاری بکەین. بەڵام ئەو کەسە خانی خۆی هەیە لە دەشتا. بەڵێ. زارچی هەیە. بەڵێ. جا زکات و سەرفترە بەو کەسەی دەشێتن. بەڵێ زەکاتی بۆ نەخۆشیەکەی. بەڵێ ئێستا کە برێن نەخۆشە نەشتەگەری فەتح سەدر بۆ کراوە نەشتەگەری دڵی بۆ کراوە. باشە. زیاد بۆ دادراوە پاسی ئەوانەی بۆ دادراوە. يعني هر أو كسر شهري يعني يشتري ماري هر أو كابلا يعني كاس يعني يبري كاس ديال لو كاس يعني مثلا وارد على سبيل الأمالي بس يعني يسألوا كل شركتي أو مش تجري بكرة أو كثير لماري يعني في استباء علاج وروجانا في استباء علاج الروح حقيقي جزء في استباء فحصية بس كثير لماري إن شاء الله والله متيمو بس تشاو كوتا بيوندي مان كاك آرام فرمو كاك آرام وعليكم السلام ورحمة الله وبركاته بأرق نمي ما مسجان الله سيبر سيارم هيا فرمو براك بالله ما مسجان من چند سال نمو پیش كابراك 155 زاری كوتلان يسا كابرا مردوه جنازم چون پاركي بو برم اما يكن پرسيار باشا دوام پرسياريشم زلامك باڵێن ساڵ پار پێرار بوو هەنێ مخۆ ماتۆڕگەم پێ مقەباوشت کۆکەمەوە پێوەکەم ئێتا هەر ئەو نیەتەکەی بۆ خوا بوو وتی کاکەوەرە هەنێ ئاسنە شڕەوشتم هەیە بۆ بیفرۆشت بۆ خۆت پارەکەی بۆ خۆت بڕۆ خەرجیکە بۆ ماڵم ناوە بەڵێ منیش چۆن فرۆشتم تەقریبا وای 300,000 بوو ئیتر با بڵێن دوانیۆڕۆکی تەلەفۆنی کردەوە وتی کاکە ئاسنوشتەکە فرۆشتم ئەرەوەڵا ماڵە ئاوی و خوارسی بێەوەی با و ئیسفادەم نێکوتی باایی چەند بوتم باایی 300,000 وتی وەڵا ئەو پارە زۆرە کاکە بێ بۆم بێنیت بەڵێ ئەوەش پرسیاری دووەممە ئایا ئەو پارەی بۆ بەرمەوە یان چی بکەم چکە ئەو یای پێم بۆ خۆم کە بیکەم بە مەسەب بۆ ماڵم ناو بەڵێ پێمیشیان مامۆستا من لەگەڵ دوو برای گەورەمە عاجزیەکمان بوو لەسەر میراتی ئێستا من چەندێک هەرچەند حەقی منیش لای ئەوانە چەندێک ئاشتیانەکەمەوە خەڵکەکەم بە گژیانە ئەوان لە منیش گەورەترن براکانم بە هیچ شێوازی ئاش نابنەوە مامۆستا ئایا من چی بکەم انشاءالله وەڵام تێمە بەسە چاو بە قوربانم مامۆستا گیان خی گەورە کاتان بۆ ئاسان کە سەر چاوم کاکاران خی گەورەش بپارێزی باشە وەڵامی ئەم بەڕێزانە بەمەوە کۆتا پەیوەندی ماموداوە لێبوردنەکەین باوکی ڕەهێڵ پرسیارەوە کات ئەڵێ لە ماڵی خۆمانە ناڕەحەتم زۆر جار ئەندامەکانی خێزانم قسەم بۆکەن تووشی ناڕەحەتی ئەوانە ئەبم ئەمە هەستەکەم ئەوەنەی من حاڵی بوو بێتم پێویستت بە سەردانی دکتۆرێکی باش هەیە سەردانی دکتۆرێکی باش بکە بەڵام لە ڕووی شەرعیەوە چەند عیلاجێک هەیە یەک دوعاکردن دوو دەسە بەتاڵ نەبێ ینی زۆر لە ماڵا نەبی ئیشێک هەرچیەک ئیشێک بۆ ئەگەروتیان ڕۆژی بە 2000 ئیشکە ئیشکە لە ماڵەوە زۆر مەبە سێ جۆگرتن لەوانەکانی عەقیدە و بیر و باوەڕ عیلاجێکی باشە بۆ ئەو حاڵەتانەی جەنابتان کاکدارە دیارە کۆمەڵی ڕوونکردنەوەیدا لەسەر دیارە کاکدارە دەستی خۆش بێ خی پەروەردگار پاداشتی دایمە مەمنونین زیاتر ڕوونکردنەوەدا دەستی خۆش بێ خی پەروەردگار مۆفەقی کات زیاتر مەبەستی و بوو کۆمەڵێ شت ڕوون کاتەوە باوکی سیدرا پرسیارەوە کا قورئان بخوێنی تەنها بەدڵ ئەوە خوێندنیەوە تەماشاکردنە چونکە خوێندن ئەوەیە کە بە دڵ و بە زمان بێ لەبەرەوەیش نەبێ بە زمانت بجوڵێتەوە لەگەڵی هەیسە بوون من ئاوا من بڵێم ێستا نوێژەکەم سوورەی فاتیحا خوێن بەس ئاوها لە دڵی خۆم ئەڵێم الحەمدولله رب العالمین خۆ نەمخوێندووە ئەوە خوێندن ئەبێ بە زمان بێ خی پەروەردگار و زمانی پێداوی دواتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمیێ من قەرأ حرفا من کتاب الله هەر کەس بخوێنێتەوە پیتێک لە کەلامەکەی خوا دەخێری بۆ نووسێ چونکە وەکوتمان خوێندنی قورئان عیبادەتێکی زۆر گەورەیە کاڵی قول بیست خێرت بۆ نووسێ کەەوە لە هیچ شوێنێکی ترانی بۆیە ئەبێ بە دڵ و بە زمان بێ بەڵام جاری وای بۆ مڕاجعە بەس بە چاو تەماشایەکە یا بەس بە دڵ ئەوەش بخۆی عیبادەتە بەس بڵێ قورئانم خوێندووە خوێندنیەوە تەماشاکردنە
باوکی ڕەحمان داوای دوعای خێرەکا بۆ نەخۆشێکیان بە تایبەتی ئەڵێ لە ڕۆژانی جومعەیە دوعام بۆ بکەن خۆی پەروەردگار شیفا بۆ ئەو نەخۆشەتان بنێرێ ئینشاءڵڵا هیوایشمان وایە هەر مامۆستایە کەر بە ڕێزێک گوێی لێمانە دوعای خێرتان بۆ بکە خی گەورە شیفای بۆ بنێرێ. کاک حەمزە لە سەیسایق پرسیارەوە کاڵێ جاری وایە لە گەڕەچێک یا لە شوێنێک مامۆساکە درەنگ تەراویح تەواوەکە دروستە بچم بۆ شوێنی تر بە ڕێزەکانم. بە شێوەیەکی گشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ یوصلی ئەحەدوکم فی المەسجد الذی یلیه ئەفەرمی ئەوەی موسڵمان هەوڵدەن لەو مزگەوتەیان نوێشکەن کە لە گەڕەکی خۆتانە جگە لە جومعان ولەما فەرموون ئەمە جومعاتەیە ئیستیتنایە لەبەر تا بۆم بکرێ من لە مزگەوتی گەڕەکی خۆمان نوێژەکەم مەگەر مەسلەحەتێ هەبێ بۆ منە ئەو مزگەوتە نوێژەکەی دروست نەبێ یا نوێژەکەی زۆر خێرا بێ یا مەسەلەن من ئیشێکم هەیە و ئەو زۆری پێچێ ئیشێکی زەرورت هەیە لە دوکانێکی شوێنێکی ئەچی بۆ مزگەوتێکی تر زوورتر تەواو بێ بە مەرجێ نوێژەکەی نەمراندووە بەڕێزەکەم نوێژی پەلەپەل قبول نییە و دڵنیابنەوە لەبرەوە یعنی زۆر جار تەجربەمان کردووە جاری وا لەو مزگەوتە زۆری پێچێ لەگەڵ مزگەوتەکەی ترا 5 دقیقە فەرق بوو هەر بایر ڕێگاکە بووە تا بۆ تەکرێ لە مزگەوتی گەڕەکی خۆتان نوێژکە مەگەر عوزرێکت هەبێ ئەتوانی بچی بۆ مزگەوتەکەی تر و دواتر تەراویح سونەتە ئەگەر ئیشێ شتێکتە بۆ توانی بیتەوە لە ماڵ بۆ خۆت بیکەی بەڵام تا بۆ تەکرێ تا بۆمانەکرێ ئەوە ئێمە وەکەوترێ 11 شەومان چووە ڕۆیشتووە یا 16 یا 17 ڕۆژێکمان ماوە ئینسانی موسڵمان تا بۆ یەکرێ کەم تەرخەم نەبێ لە تەراویحکردنە. کاک محەممەد پرسیارەوە کا کەسێ بچێ بۆ عەمرە زەکاتی پێشی ئەگەر عەمرە یەکەمی بێ بەڵێ بەڵام عەمرەی دووەم و سێیەم نەخێن عەمرە و حەجی یەکەم زەکاتی پێش ئەگەر کەسەکە نەبوو بێ بەڵام حەج و عومرە عیبادەتێکە کە عیبادەتێکی وەکەوترێ ماوە درێژە یعنی بۆ من ئەم ساڵ نیمە ناچم بۆ عەمرە و لەسەریشم نییە و پێویستیش ناکا خۆم سەغڵت کەم و داوە لە خەڵکەمەوانە بەڵام ئەگەر بۆ من ئازانم کەسێکم خزمێکم دۆستێکم ڕەفیقەکەم حەزی لە عەمرێ و نەی کردووە ئەم براو خوشکە بەڕێزانەمان کە ساڵانەیەشن بۆ عەمرە ئەوە ئیماندارێتیە کە ساڵێک ئەو پارەی عەمرێ بدە بۆ موسڵمانەی خزمت برازات خوشکەزات دراوسێت ڕەفیقت کە تا ئێستا عەمرەی نەکردووە ئەگەر ئێمە بڵین خوا لە خۆمان ڕازیەکەین یەخۆ بچێ بۆ عەمرەکەم و خێرەکەش بۆ تۆ نووسرێ فەرزەکەش لەسەر ئەو لاچێ لەم حاڵەتەی عەمرەکەی ئەو خێرترە لەوەی تۆچکەوەی ئەو فەرزەوەی تۆ سنەت بۆی عیبادەتی حەج و عومرە ئینسان خۆی بۆ سەغڵەت نەکا کرا بچێ نەیش کرا ئەوە دەسەڵات نییە بەڵام من ئەزانم موسڵمانێکی باشەیە حەزی لە عەمرێ و داهاتی نییە توانم زەکاتی بمێ بۆ عەمرەی یەکەمی بەتەنیا عەمرەی دووەم و سێیەم زەکاتی بۆ ناشێ ئامان وریابن. و کاک محەممەد لە هەولێر پرسیارەوەی کرد نەخۆشیانی خۆی گەورە شیفای بۆ بنێری عەمەلیات کراوەڵێ خان و سەیارێ بەڕێزەکانم وەکو زۆر جار وتومانە بە خان و سەیارە ئینسان دەوڵەمەند نابێ بەپێی ئایەتی قورئان ئەفەرمێ ئەمە السەفینەة فەکانەت لیمەساکین وەکو باسمان کرد خی گەورە لە قورئان ئەفەرمێ خەڵکێکی ناو مسکین و فەقیر و هەژار و داما و لە کاتێکا کەشتی هەبووە کەشتی بەڵام کەشتێکە ڕۆژانە ئیشی پێکرۆ کری پێکرۆ لەم بەربەحر بۆ ئەو بەربەحر خەڵکی پەڕانەوەتەوە کەواتە ئەگرێ کەسێک بینی تەکسێکی جوان و ڕێک و پێکی بێ بەڵام فەقیر بێ زەکاتی پێ بشێ سیارێکی باری پێ بێ ڕۆژانە ئیشی بەکا بەڵام فەقیرە عەمەلیات کراوە پێویستی بە پارێ مادام موسڵمان و نوێش خوێنە بە سیارە و خانوو ئینسان دەوڵەمەند نابێ هەر ئەو سیارە و خانووی هەیە و سیارەکەشی شتێکی ئاسایە بۆ منە سیارێکی بای 5-6 دەفتەری نیە ئەمە زەکاتی پێ ئەشێ مادام پێویستی پێیەتی بای نەشتەرگەریەکەی بای دەواکانی بای پێداویستی ئەوەی کە ئیشی پێ ناکرێ دروستە زەکاتی بیتێ بێگومان. کاک ئارام ئەم پرسیارانەی کە پرسیارێکی مەڵێ چەند ساڵ لەمەوبەر 155,000 کەسێک کەوتۆتە لامەوە ئەگەر کەسەکە خۆیە ناسییانەوەکانی فەرزە بۆی بەریتەوە کووتمان خۆی شەڕوتنال لە ڕێگەی کەسێکەوە بۆی بنێرەوە ئەوەی کاڵێشتم فرۆشتۆ بۆ پیاوێک و دواتر وتێتی بۆ خۆت و دوایی پەشیمان بۆتەوە وڵایمەوە باشترە هەردووکتان چن بۆ لای مامۆستایەک من دڵنیانیم لە وەڵامەکەی بڵێم چی نایزانم وەڵامە بەمەوە ئەوەیان وا باشترە هەردووکتان چن بۆ لای مامۆستایە گوێ لە هەردووکتان گرێ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی لە کێشەی دوو تەرەفیە بڕیار مەدە تا گوێ لە هەردووچانەگری وا باشترە گوێ لە هەردووکتان بگیرێ بۆی ئیشەکەتان بۆ حەل بێ و پارەکەی زۆر نییە بۆی کە بۆ دنیا زۆر نییە بەڵام بۆ قیامەت دینارێک زۆرە کێشەت لەگەڵ هەر کەسێکە هەبوو لەسەر 1000 دیناری هەوڵدە حەلی کە لە دنیاە. ئەمەی پرسیاری سێمە تەڵی لەگەڵ دوو برامە عاجز بوومە لەسەر میرات ئەوە دیارە کارێکی باش نییە بەڵام ئینتر ئینسانە هەڵاکە ئێستا تۆ دەست پێش خەریەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەردوو موسڵمانە بینیان تێکچێ لە دووشەمان و پێنجشەمانە کە کردەوە چاکەکانی ئینسان بەرزە بێتەوەی ئەوان بەرز نابێتەوە خی گەورە فەرمێ چاوەڕێیان کەن تاوەکو
ئاشتە بنەوە. جا ئەگەر تۆ دەست پێش خەرید کرد سەڵاوت لێیان کرد چی بۆ ماڵیان ویست ئاش بیتەوە بەڵام ئەوان نەیان کرد تاوانەکە لەسەر تۆ نامێنێ. بەڕێزەکانم زۆر بمانێمەتیەکە چی لەگەڵ یەکترا بەشەرە دڵمان ناسکە بە قسەیەک دڵی هەموو کەسێک وایە لە هەر ئاسێکی ئیماندارەتی یابی جاریوا قسەیەکی ناخۆش دڵت بێت تێکەچێ بەڵام هەوڵدە ئەوە نەخۆ سەغڵەت مەکە کە لەگەڵ براو کەسوانێتێکی بە تایبەتی لەسەر میرات و ماڵ و ئەوانەی ئینسان بۆ دڵی برا و برازا و خوشکۆمانە لە خۆی عاجز لەم کوردستانەی مێسە چەند کەس کە خەریکی پانشێوە لەگەڵ براکەی تێک چووە لەگەڵ خوشکەکەی تێک چووە لەسەر میرات حیبە ئینسانی مسلمان ڕوو بکاتە خوا و مسلمان بێ و بە تەمای پاداشتی خوای و بەهەشت بێ لەسەر ماڵ و میرات تێکچێ بەڵام ئەم حاڵەتەی جەنابە دواتێک ئەگەر بەم شێوازە بێ جەناب تێڵی تۆ تاوانت لەسەر نەماوە تاوانەکەەوە کەوترێ لای ئەوانە. پوختەی قسانەوەیە کە ئێمەی مسلمان بەم ڕێگایانە ئەگەینە دڵی ساغ و پاک و ڕێگایەکی تر ذکرە بە ڕێزەکانم ئەوەی کەماڵی ئێمەی وێران کردو لەو ڕۆژگارەیە ئەو بێ ئاگابوونەیە بەم شاشەیەوە جاری وای سەعاتێک سەیری شاشەکەتەکەی هەر ذکرێکە نەکرد دەیخۆ هەمومان جیرۆدەی ئەم شاشە بووین هیچ نەبێت لەسەر شاشەکەت شتێکدانە دەدەقە جارە چارێکی جارە بیرت خاتەوە جارە بڵێ لا ئیلاها ئیللا الله جارە بڵێ سوبحان الله چونکە ئەم ذکرە شیفای قەلبە حیاتی قەلبە نەرمی قەلبە ڕووناکی قەلبە بەپێی ئایەت و حەدیث ذکرێک زیاتر تۆ دڵت ساختر و پاکتر و چاکترە بێ خۆشترە بێ. ڕێگەی پێنجەم محاسبە و مجاهدەی نەفسە ئینسان لێپرسینەوە لەگەڵ خۆی بکات نێ لێرەهاوە یعنی چی من بە لە دوای ڕەمەزان بە مانگێکیش نوێژی بیانی لە کاتی خۆ بێ محاسبەیەکی خۆم یعنی چی من ئەم کاسبێ حرامە و هەروازی لێ نایەنم یعنی چی ئەم خوشکە بەڕێزە هەر نیو سەر پۆشەکە ئایسە کە من هاتم بۆ بەرنامە بەم پارشێوە دوسێ خوشکی بەڕێزم بینی هاتون کولێرا کڕن بۆ پارشێ و بەسەری ڕوتی هاتون یخۆمان پێ محاسبەیەکی خۆی بکە خۆی پرسیارێک لە خۆی بکە ناکرێت ئاوا بڕاتە ناو قەبرەوە ئەمە حاڵی زۆر خراپە بێ ئەوە منم کەم تەرخەمم لە نوێژەکەمە منم کە کەم تەرخەمم لە پەروەردەی مناڵەکەمە منم کە کەم تەرخەمم لە نوێژەکانە منم کە گوێم لە حەڵاڵ و حرام نییە منم کە گوێ لە حرام مەگرم من تۆ ئەو فڵان ئەمە ئاوا نابێ بڕا بەسەریەوەی ئینسان چونکە ئەم نەفسە لێپرسینەوەی لەگەڵ هاترێ و هەموو کەسێک شتوانێ زاڵ بێ بەسەر نەفسی خۆیە بەڵام هەیە قورستر هەیە زووتر خۆ پاراستن لە حرام و لە گومان لێکراوەکان و خاڵێکی زۆر گرنگ خۆنەدانە بەر فیتنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ لە ئاخر زمانە فیتنە زۆرە بێ مەچۆ بەری چونکە ئەتبا یعنی بۆ منەمزانم ئەم کەناڵە خراپە نەفسم حەزی لێتی دەسەیری ناکەم ئەزانم ئەم کاسبێ حرامە گومانی تیان نەماوە هەنێک کاسبێ گومانی تیان نەماوە عەجایب ئەم موسڵمانە نوێژ خوێنەوازی لێ نانێ. و خاڵی هەشتم گومانی باش بە خەڵک بردنە چاوپۆشیکردنە لەگەڵ خەڵکا خۆ زۆر سەغڵەت نەکەی بە قسەی خەڵک کەسێک قسەیەکت پێ بڵێت تاقییامە بڵێ دڵم دەرناچێەوە خراپە ئینسان دڵی گەورە بێ هەموو شێچووی تەستەجێکا بڵێ خۆ لە هەموو مسلمانی خۆش بە ئەوەی قسەی پێوتمەوەی غیبەتی کردمەوەی ناڕەحەتی کردم لە پێش ئاگەردنی ئەوانە ئازابێ کاتە دڵت ساخە بێ و ئەخیر شت بریتێ لە دوعای خێرکردن پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات و سەلام خاوەنی پاکترین و چاکترین دڵ بووە بەڵام بەردەوام دوعای کردووە ئێمەش دوعاکەین و پاڕنڵێن خوای پەروەردگار دڵێکی ساغ و سەلیمان پێ بەخشی یا رب العالمین خوای دڵەکانمان پڕکەی لە خۆشەویستی خۆت و ئاینەکەت و پێغەمبەرەکەت عەلەیهی سەڵات و سەلام یا ربی خوای پەروەردگار لێمان خۆش خوای پەروەردگار لێمان خۆش بی لەبەر خاتری گەورەی خۆت لەم کاتە مبارەکەیە کە کاتی لێ خۆشبوونی خۆتە خوای لێمان خۆش بی خوای لە ڕابردوومان خۆش بی داهاتوومان بەخێر بجێر خوای بەتایبەت لە دایک و باوکمان خۆش بی لە مامۆستا و کەس و کار و دۆست و ئەحبابمان ئەو برا و خوشکانەی گویان لە دەنگمان ئەو ماڵانەی گویان لە ئێمە خوای پەروەردگار پڕیکەی لە خێر و بەرەکەت یا ربی خوای نەخۆشە شفای بۆ بنێری بەتایبەتی ئەوەی داوای دوعای خێریان لێ کورد ئەوەی دڵی ناخۆشە دڵی خۆشکەوی قەرزارە قەرزی بۆ دەفعل ئەوەی هەر نیاز و مەبەستێکی خێر لە دڵیاتی خوای بۆی جێبەجێ کە یا رب العالمین خوای پەروەردگار ماڵەکانمان پڕکەی لە خێر و بەرەکەت بیان پارێزی لە دەرد و بەڵا گەنجەکانمان بپارێزی لە فیتنەی آخر زەمان هیدایەتی هەموو لایەک بی خوای ئەوەی تەوبەی کردووە لێی قبوڵ کە یا رب العالمین خوای پەروەردگار چاکە چاکی بۆ بکەوەی خراپ و تاوانبارە هیدایەتی بدەی لەو مانجی هیدایەتیە تەوبە بکە یا رب العالمین خوای پەروەردگار ئەم کوردستانەمان بۆ پڕکەی لە خێر و بەرەکەت لە ئەمن و ئەمان لە تەبایی لە یەکڕیزی لە برایەتی لە خۆشی لە هەواڵی خۆش بیپارێزی لە هەموو ناخۆشیە یا رب العالمین خوای هەر مسلمانێ لەم سەرزەویە لە ناڕەحەتیە خۆ دەروی خێری لێ بکەیت خوای لە زیندانە دەروی خێر لێ بکەیتەوەی لە نەخۆشخانەی شفای بۆ بنێری ئەوەی برسێتی خوای پەروەردگار تێری کە یا رب العالمین ئەوەی لە سەغڵەتیایە خوای پەروەردگار سەغڵەتی لەسەر هەڵگری خوای پەروەردگار لوتی ظالم و تاغوتەکان بشکێنێوانی دژایەتی ئەم دینەی تۆکەن خوای ئەگەر ئەهلی هیدایەتن هیدایەتیان بی لەو مانجی هیدایەتی ئەگەر ئەهلی هیدایەت نین خوای پەروەردگار لوتیان بشکێنی زمانیان لاڵ کە یا رب العالمین صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.